سەرکۆسە حربیانیتان باش هیچ ناڵێم دیمەنەکانت بۆ گوازمەوە تر بەشێکی زۆری وەڵامەکانتەوە ئێرە نێو بەڕێبەرایەتی پەروەردەی ڕۆژاوای شاری سلێمانیە هەڵبەت چالاکی و پشتیوانیەکان ئێستا لەسەر ئاستی تەنها شەقام نەماوەتەوە بەڵکو بەڕێبەرایەتیەکان ناوەندەکانی خوێندن بە هەمان شێوە دەستیان کردو بە چالاکی جیاواز ئەم چالاکی ئەمڕۆی پەروەردەی ڕۆژاواش بە هەمان شێوە چالاکیەکە کە لەلایەن کارمەندان و هەروەها خوێندکاران ڕێکخراوەوە لێرە ڕێپێوانێکیان ئەنجامداوە بەشێکی زۆر لە مامۆستایان کە سەر بە سنووری پەروەردەی ڕۆژاوان و کارمەندانی پەروەردەی ڕۆژاوا ئەمڕۆ لە نێوم ڕێپێوان و لە نێوم چالاکی ئەمڕۆدا بەشداریان کردو ئەگەر کاکڕێگر لەگەڵ ما بێت من حەزەکەم بچمە ناو خۆیانەوە و لەگەڵ خۆیانە قسە بکەم وەک دەبینین یعنی چالەشەکان بەوتنەوەی دروشمی کوردانە و دروشمی یەکی کوردان و سەرجەمە و دروشمانەی کە تایبەتن بە پاراستن و پشتیوانی ڕۆژاوای کوردستان دەوترانەوە و بە ئاڵایەکی گەورەی کوردستانەوە بە هەمان شێوە چالەکەکان ئەنجامدا. اینجا لێرە من ئەمێ بچمە لای سدبەناس کە بەڕێبەری پەروەردەی ڕۆژاوایە. سدبەناس سڵاو لێبێ عەلەمەکەی تۆش لە هی هەر هەمیان گەورەترە. شانازی پێواکەم بۆیە پێم خۆش بوو یەکێکی زۆر لەو گەورەتریشم پێ بێ. زۆر باشە دەباشە سدبەناس پێم بڵێ ئێستا ئەبینین چالاکیەکان لە نێو بەڕێبەرایەتیەکانیشە ئێستا بۆ نمونە ئەمڕۆ لە نێو بەڕێبەرایەتی پەروەردەی ڕۆژاوایە و لە ناو بەشێکی زۆر لە ناوەندەکانی خوێندنە ئەمڕۆ چالاکی جیاواز بۆ پشتیوانیکردنی ڕۆژاوای کوردستان بۆ پشتیوانی کورد بەڕێوەچێت. جا ئەمە چیمان پێڵێ پێمانەڵێ کە بەڕاستی ئێمە لە تەنها لەسەر شەقامەوە نا بەڵکو لە نێو بەڕێبەرایەتەکانی شادڵمان لای ڕۆژاوای کوردستان. ئێمە لە بەڕێبەرایەتی پەروەردەی ڕۆژاوا بە دوژمنانی هەر چوار پارچەی کوردستان ئەڵێن نەوەیەکمان پەروەردە کردووە نەوەیەک بەڕێوەیە زۆر لە ئێمە سوورترن لەسەر داواکردنی مافەکانیان زۆر لە ئێمە ئەستورترن لە پێناو پاراستنی خاک و نیشتیمان و ئاڵاکەیان ئەمە ئێمە لەوانەیە شتێکی زۆر بچووک بێ بەڵام لە دەرونی خۆمانە کڵپۆ و گڕێک و ئاگرێکەیە لەوانەیە ئەمڕۆتوانی بێتمان بەمە کپیکەینەوە لەوانەیە دەرمان بڕی بێ بە منەمانێشت بێ لە ناوەمان ئیتریچ کە بستوتین من دڵنیە ئەمەر تاکێکی کورد ئەو دۆخەی ڕۆژئاوای کە بینی بێ بە تایبەتی بڕینی قژی کچەکانمان و بە تایبەتی فڕێدانە خوارەوەی لەشی کچەکانمان دڵنیام شەو خەو لە چاوی زراوە. من پێڵم ئەگەر ئەوڕە من ئەوەی کەم هەر هەیە هەر ئەوەی کەم هەر هەیە. وەڵا حەزەکەم لەسەر تۆزێک پرسیارە لێ بکەم کە لێرا بینم خوێندکاران بە حەماسەتێکی زۆرەوە دروشمەکان ئەڵێنەوە یعنی ئەگەر سەرنجەیەم بۆ نمونە گەنجان لەو تەمەنانەیە ینی بڕاکە لەوانەیە گوڕوتین و کوردایەتیەکان زۆر زیاتر بێت شتە ئەوە تاکە شتە کە زۆر دڵم خۆشەکە کە من وەمەزانی ئەو جیلەمان لەدەست داوە کە ئینتیمای نیشتیمانیە بێ بەڵام ئەم جارە ئەو جیلە سەلماندیان کە لە ئێمە ڕقەستورترن. با بچمە لای خوێندکارەکانە بۆی بزانمەوان ئەڵێن چی سەرکۆ و سەحەر وەک سدبەنازیش ئاماژەی پێکرد یعنی خوێندکاران لێرە بە گڕوتینێکی زۆرەوە دروشمەکان ئەڵێنەوە یعنی سەرنجیان بی کە بە هەموو هێزیان هاوارەکەن و ئەم جەماعەتەش لێرە بە جلوبەرگی پێشمەرگایەتیەوە هاتوون یەکێکتان بێر قسەم بۆ بکەن مەشغوڵیشن. چالاکیەکەی ئەمڕۆ ئێوە چییە؟ ئێمە وەکو قوتابیانی قوتابخانەی شۆڕشی نوێ هاتوین بە ئەنجامدانی ئەم چالاکیە وەکو خەمخۆریە بۆ ڕۆژاوە و بەوی بزان کە پاڵپشتێکیان هەیە و ئیتر ئیشەڵا سەریشەکەین. پرسان کردو بە کەزی؟ بەڵێ ئەوە بۆ ئەو کچە لاوەی کە کەزیەکەیان بڕی و ئێمە لێرۆ پێیانمانەوەیە کە ئەوانیە کەزی ببڕن ئێمە هەزاران کەزیە هۆنینەوە. خۆش بیلە. بەڕوونی لە وێنەکانەوە دیارە کە جۆش و خرۆشی خوێندکاران مامۆستایان فەرمانبەرانی ئەم شوێنەکە بەڕێبەرایەتی پەروەردەی ڕۆژاوای سلێمانیە چۆنە و چۆن بە عەلەمێکی گەورەی کوردستانەوە ئەمڕۆ دروشمەکانی خۆیانەوە تۆ مامۆستا سڵاو لێبێ. مامۆستاگام لێ بوو تۆش حەماسەتێکی زۆر باشەدا بووە حەماسەتێکی باشەدا بوو بە خوێندکارەکان. زۆر سوپاس وەڵاهی مامۆستاگیان یادارم ئەم کارەکە یەکەین کارێکی سەرکەوتوو بێ ئیشەڵا ئەو هەموو فەقیر و هەژارە ڕزگاری بێ لەم نەهامەتی و ناخۆشیە گەلی کورد هەریەکەکەن هەمی برایە ئیشەڵا سەرکەوتووە بین. زۆر ئیشەڵا جا حەزەکەم ئەوەش باسکەین کە ئێستا وانەی کوردایەتی پێما بێت لە هەموو وانەکانی دیکە پێشەنگی گرتووە زەڕورترە ئەنجامەوە وانەی کوردایەتی هەموو کات پێشکەوتووە کەلتوری کوردی ئیشەڵا قەت هەموو کات پێشکەوتووە بێ.
ئینشاءڵڵا ئینشاءڵڵا زۆر سپاس هیوادارم سەرکەوتوو بن هیوادارم ئەم کارەی کە ئیکەین بێتە خۆشی هەموو وڵاتەکانمان ئینشاءڵڵا قوربانە بەم زۆر دەستە خۆش بێ کاک ڕێگر ئەگەر دیمەنەکان هەڵبەت کاک ڕێگر زوومیان بکە کە بینیت ئەو کچانەی کە ئەمڕۆ لێرە بەشداریان کردووە سەرجەمیان وەکو دەربڕینی پشتیوانی بۆ ئەو کەزی ئەو کچە کوردەی کە لە ڕۆژاوای کوردستان لە کاتی پاراستنی خاک و شەرەف و نیشتیماندا بەدەست چەند شەتەیەکەوە بڕاوە دوایەوە بە ئێمە یانوت کەزی کچەکانتانە بڕین ئەگەر سەرنج بن لێرە هەموو ئەم کچانە هەموو ئەم کچە جوانانە کەزی خۆیان کردووە و پشتیوانی خۆیان و هەر ئەوەی کە وەک پێشتری ژوتم یانی ئەوەی کە سلمەنازی ژووتی ئەگەر کەزەیەکمان ببڕن ئەوە تا بینن لێرە هەزاران کەزەی تر هۆنراوەتەوە و ئەو ڕوحێت و حەماسەتی کە ئەم گەنجانە ئەم خوێنکارانە هەیەە بەڕاستی لێرەیە کە تاوەکو خۆت لێرانەبی بە تەواتی هەستی پێ ناکە کە چ جۆش و خۆش و حەماسەتێک ئێستا لە نێو کورداندا هەیە بە پێشەوانەیە و قسەیەوە سەرکۆ سەحەر هەموو کاتێکیانوت لەوانەیە گەنجانی کورد ئەم جیلە تازەیە ئەو هەستی نەتەوایەتیان هێندە نەبێت بەڵام ئەم دۆخە سەلماندی کە کوردایەتی لە ناخی تاکی کووردە وەکو ڕۆحی وایە کەی ڕۆحی دەرچوو اینجا لەوانەیە نەیمێنێ بەڵام هەتاوەکو ڕۆحی لە بەرابێ و هەناسەبات ئەم ڕۆحێتە لە ناو گەنجانی کورد و کووردە هەر هەیە.